ئەمڕۆ دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ئاماری مادە هۆشبەرەکانی ڕاگەیاند ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بەکارهێنەر لە چاو ساڵی پاردا کەمی کردووە. من بۆ زانینی زیاتر ئەچمە لای ئاخی سەلام عەبدولخالق بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان گە فەرمیتی ئێرە کاک سەلام سڵاوت لێبێ. ئامارەکان چیمان پێڵێن ئەمساڵ لەبارەی مادەی هۆشبەرەکان و بەکارهێنەر و بازرگانی کارەوە؟ ئامارەکان ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی پارە ئەمساڵ 1990 کەس دەستگیرکراون کە لەو ڕێژەیە بازرگانیکردن بە مادەکە زیادی کردووە. بەکارهێنەران لە بەراورد بە ساڵی پار کەمترە. بازرگانی پێکردن بەو پێی کە بازرگانی نێودەوڵەتیش دەستگیرکراوە کە چەندین تۆڕیان هەڵوەشێنراوەتەوە بە هاوبەشی لەگەڵ حکومەتی فیدراڵ کە توانراوە ئەمساڵ ئەو بڕە زۆری کە ئاماژەمان پێداوە کە بریتی بۆ لە 3 تۆن و 24 کیلۆ و 600 گرام مادەی هۆشبەر لە هەموو جۆرەکان دەستی بەسەراگیراوە. ئەو مادە هۆشبەرانە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەمە زیادی کردووە؟ بەدڵنیایە مادەکان زیاترە وەک لە ساڵی پار، ئەویش ئەوە ئاگەڕێتەوە بۆ چاوکراوی هێزەکانمان کە نەهێڵین هەرێمی کوردستان بکرێتە ناوەندێکی ترانزیت، بەڵام لە هەمان کاتا بیرمان نەچێت کە ئەمە تەنها بۆ شاری سلێمانی نییە، بۆ سلێمانی و دەوروبەری و شارەکانی تریشە کە هەندێک جار ئێمە بە هاوبەشی لەگەڵ حکومەتی فیدراڵە چەندین کار و چالاکی هاوبەشمان هەبووە بە دەست بەسەراگرتنی ئەو مادانە لەسەر سنوورەکان و بەر لە داخڵکردنیان بۆ ناو هەرێمی کوردستان. ئەو 3 تۆنی دەستی بەسەراگیرا تەنها لە سنووری پارێزگای سلێمانیە بۆ یاخود هەموو هەرێمی کوردستانە؟ نەخێر، بەشێکی زۆری لە سەر سنوورەکان لە دەرەوەی شاری سلێمانی بووە ئەو مادانە. تایبەت بەو کارگەی کە لە مانگ ڕابردووە دەستی بەسەراگیرە، ڕێکارەکان چی بوون بەرامبەری ئەو کەسانە خەڵکی هەرێمی کوردستان بوون، کورد بوون کە لەو کارگەیە خاوەندارێتیان نەکرد؟ پاشەوەی زانیاری دەگا بە بەڕێوەبەرەتی نیشتمان دۆشبەرەکان لە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی فیدراڵ بە تایبەت بەڕێوەبەرەتی گشتی نیشتنی مادۆشبەرەکان دەست بەجێ هێزەکانمان توانیان لە مای 24 کاتژمێردا ئەو کارگەیە کە لە ناحیەی مەیدانە سەر بە قەزای خانەقینە دەستی بەسەرا بگرین و لە ڕێی دادگاوە پاش بە دواداچوون توانرا هەر لەسەر ئەو کەیسە 5 کەس دەستگیر بکرن کە خەڵکی هەرێمی کوردستان، بەڵام لەگەڵ ئەوەشدا فەرمانی دەستگیرکردن بۆ 3 کەسی تر دەرچووە، دوانیان سوورین و ئەوی تریشیان لە دانیشتوی دهۆکە، ئەویش فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە. واتە دەستگیر نەکراوە تا ئێستا؟ نەخێر، تا ئێستا دەستگیر نەکراوە. فەرمانی دەستگیرکردن لەلایەن بەڕێز دادوەرەوە لە دادگاکانەوە بۆ ئەو کەسە دەرچووە کە بە ناوی ئەو کەسەوە ئو کارگانە داخڵی هەرێمی کوردستان کراوە. کاک سەلام، تایبەت بە هەڵمەتی دەست بەسەرداگرتنی ئۆتۆمبیلە بەسەرەتاکان کە ئاسایشیش ئەندامە لە لیژنەی پاڵی ئەمنی پارێزگای سلێمانیە، چی کراوە؟ ڕێکارەکان چۆن گیراونەتە بەر بۆی کە بنەبڕ بکرێ ئەم بابەتە؟ دەربارەی ئەو بابەتە ئاسایش لانی جێبەجەکاری یاسایە، هەر کاتێک یاسا یاخود ڕێنماییەکان چۆن بن لەلایەن بەڕێز داواکاری گشتیەوە یا بە هاوبەشی لەگەڵ برایانمان لە بەڕێوەبەرەتی هاتوچۆ لە بەڕێوەبەرەتی پۆلیس لەلایەن پەیماندارەکانی تر لیژنەی ئەمنی پێکێنراوە لە شارەکان بۆ دەست بەسەراگرتنی ئۆتۆمبیلانی کە بێسەرەتان. هیچ ئاماری لەبەردەستە هەیە تا چەندێک دەستی بەسەراگیراوە؟ نەخێر لە ئێستادا، بەڵام هەوڵەکان هەر وەکو خۆی ماوەتەوە بۆ دەست بەسەراگرتنی ئۆتۆمبیلانە. پلانی ساڵی داهاتووی دەستگای ئاسایشی هەرێم چییە؟ چی ئەکرێ بۆ ڕێگریکردنی زیاتر؟ بەردەوام بوون لە دەستگیرکردنی بازرگانان و چڕکردنەوەی هەوڵەکانمان بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان پاکەینەوە، نەهێڵین ئەم مادەیە ببێتە دیاردار. لە خۆشبەختانە لە ئێستادا دیاردە نییە، تەنها حاڵەتە و پلانی هۆشاریشمان بە دڵنیاییەوە دەبێت کە پلانەکانمان زیاتر چڕ دەکەینەوە و دەچینە ناو کایەکانی کۆمەڵگەوە کە تاوەکو لە نزیکەوە مەترسیەکانی مادەی هۆشبەریان پێ ئاشنا بکەین کە چەند کاریگەری دەبێت بۆ خۆتی تاک پاشان کۆمەڵگە پاشان بۆ هەموو هەرێمی کوردستان کە زۆر زەرەر و زیانەکانی چی دەبێت. کۆتا پرسیارم لەو ئاماری کە ڕاتانگەیان ئەو کەسانی کە بەکارهێنەر و بازرگانی مادە هۆشبەرەکانن چەندێکیان خوار 18 ساڵن و مێینەشی تایە؟ ئێمە ئەو ئامارەکان ئاماژەم پێدا باسمان کرد لە 18 ساڵ و تاوەکو 6 ساڵی تیا بووە، بەڵام زیاتری بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە توێژی گەنجانە. خوار 18 ساڵ ڕێژێکی زۆر کەمە، هیەوە نیە باسی بکەین کەمە. مێینەوەکو باسم کرد 49 کەس دەستگیر کراوە لە ڕەگەزی مێ، وتیاشانە هەیە دابشکاری مادەکە بووە لە نێو تاکەکان.